ئێمە لە تیمی کوردستانی عێراقی CPT سەرباری پێشوازیکردن لە بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم بۆ کەمکردنەوەی حکمی زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان شێروان ئەمین نەعۆ ناسراو بە شێروان شێروانی، گوهدار محەممەد ئەمین گوهدار زێباری، هاریوان عیسا، شڤان سەعید ئەیاسکەرم لە 6 ساڵ زیندانیکردنەوە بۆ 2 ساڵ و 4 مانگ لە هەمان کاتدا لەم کۆنگرە ڕۆژنامەوانیەدا کۆمەڵێک تێبینی و سەرنج و نیگەرانی خۆمان سەبارەت بە دۆسیەی زیندانیانی بادینان بەگشتی و بە تایبەت بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم ڕادەگەیەنین. ئێمە چاوەڕوان بووین بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم کە لە 22 شوباتدا بڕیارەکە دەرکرا، چاوەڕوان بووین ئەو بڕیارە هەموو چالاکوانان و ڕۆژنامەنووسانی حکومدراوی بادینان بگرێتەوە، لە هەمان کاتیشدا هەموو ئۆتۆمەتانەی کە لەسەریانە لا بدرێت و دەست بەجێ ئازاد بکرێت. ئێمە پێمان وایە دۆسیەی زیندانیانی بادینان هەر هەمووی پەیوەستە بەیەکەوە، هەر هەمویان بەهۆی ئەنجامدانی کاری مەدەنی، چالاکوانی مەدەنی و کاری میدیایی و کاری ڕۆژنامەوانی لە ماوەی 6 مانگدا دەستگیر کراون. لە 18 ئابەوە تاوەکو 11 شوبات 81 چالاکوان و ڕۆژنامەنووسی دەڤەری بادینان دەستگیر کراون. ئێمە بە پشتبەستن بە چاودێریکردنی 17 پرۆسەی دادگاییکردن جەخت لەوە دەکەینەوە کە تۆمەتی سەر زیندانیانی بادینان تۆمەتەکان زۆر تۆمەتی گەورە بوون، بەڵگەکان زۆر بەڵگەی ناپێویست و بەڵگەی لاواز بوون لە دژیان، بۆیە زیندانیانی بادینان شایانی ئەوە بوون دەست بەجێ ئازاد بکرێن، قەرەبوو بکرێنەوە و داوای لێبوردنیشان لێ بکرێن. ئێمە لێرەوە ناوی ئەو ڕۆژنامەوان و چالاکوانانە ڕادەگەیەنین کە ساڵی ڕابردوو حکم دران و ئەم بڕیارەی سەرۆکایەتی هەرێم ئەوان ناگرێتەوە لە کاتێکدا ئەوان بەشێکن لە زیندانیانی بادینان. قارەمان شوکری کە ڕۆژنامەنووسێکی خەڵکی شیلاتزەیە لە 27 کانونی دووەمی ساڵی 2021 لە ماڵەکەی خۆیدا دەستگیر کرا، دواتر لە پرۆسەیەکی دادگاییکردندا بەبێ ئەوەی پارێزەرەکەی خۆی ئامادە ببێ، بەبێ ئەوەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و جیهەتە معنیەکان ئامادە ببن، ئەم ڕۆژنامەنووسا بە 7 ساڵ زیندانیکردن حکم درا. یەکێکی تر لە زیندانیانی بادینان نەزیر میکائیل ئەحمەدە کە چالاکوانێکی سیاسی خەڵکی زاخۆیە، لە 11 شوباتی ساڵی 2021 دەستگیر کرا، دواتر ئەویش بە 7 ساڵ زیندانیکردن حکم درا بەبێ ئەوەی ئەو بڕیارەی سەرۆکایەتی هەرێم ئەو بگرێتەوە و تا ئێستا لە زینداندا و مافەکانی نەپارێزراوە. یەکێکی تر لە زیندانیانی بادینان مەسعود عەلیە کە مامۆستایە لە هەمان کاتدا چالاکوانی مەدەنیشە، لە 30 ئابی 2020ەوە دەستگیر کراوە، دواتر بە 3 ساڵ و نیو زیندانیکردن حکم درا، بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم نایگرێتەوە. یەکێکی تر لەوانە مامۆستایەکی زانکۆیە بە ناوی شێروان تەها ئەمین و چالاکوانێکی دەڤەری بادینانە کە ئەویش لە 9 ئەیلولی 2020دا دەست بەسەر کرا، دواتر لە پرۆسەیەکی دادگاییکردندا بە 2 ساڵ و نیو زیندانیکردن حکم درا، ئەویش بە هەمان شێوە بڕیارەکەی سەرۆکایەتی هەرێم کە لە 22 شوباتدا دەرکرا، لە 23 شوباتدا بڵاوکرایەوە، ئەم بڕیارە ئەویش ناگرێتەوە. سەرباری حکومدانی 19 چالاکوان و ڕۆژنامەوانی بادینان و سەلماندنی بێتاوانی چالاکوانێک لە دوای ساڵێک و 2 مان دەستگیرکردن و دوای بەڕێوەچوونی 5 پرۆسەی دادگاییکردن بۆ دکتۆر عامر خالید عەگید، دواتر بێتاوانی سەلمێنرا و ئازاد کرا، دواتر 26 چالاکوانی تری دەڤەری بادینان بەبێ بەڕێوەچوونی هیچ پرۆسەیەکی دادگاییکردن ئازاد کران. لە ئێستادا 5 چالاکوانی تر هەیە کە خەڵکی شیلاتزێن، ئەوانیش لە مانگی 12 2020ەوە دەست بەسەر کراون بەبێ ئەوەی ڕۆژی دادگاییکردنیان دیاری کرابێ، لە ئێستادا لە زیندانی ئاسایشی هەولێردان و تا ئێستا پارێزەرەکانیان لە دوای ساڵێک و 4 مانگ نەیتوانیوە بە هیچ شێوازێک چاوی پێیان بکەوێت. زیندانیەکان بریتین لە مەحمود ناجی ئەحمەد، چالاکوانی مەدەنیە، خەڵکی شیلاتزەیە، لە 13 کانونی یەکەمی 2020ەوە دەستگیر کراوە و تا ئێستا دادگایی نەکراوە و تاوەکو ئێستا ڕۆژی دادگاییکردنەکەشی دیاری نەکراوە. کۆڤان تارێق جوبرائیل،
چالاکوانی مەدەنی خەڵکی شیلاتزەیە لە 13 کانونی یەکەمی 2020ەوە دەستگیر کراوە و تا ئێستا دادگایی نەکراوە و ڕۆژی دادگاییکردنەکەشی دیاری نەکراوە. یوسف شەریف ئیبراهیم چالاکوانی مەدەنی خەڵکی شیلاتزەیە لە 13 کانونی یەکەمی 2020ەوە دەستگیر کراوە و تا ئێستا ڕۆژی دادگاییکردنەکەی دیاری نەکراوە و دادگاییش نەکراوە. ئەم جەدڕەکانی چالاکوانی مەدەنی شیلاتزەیە لە 14 کانونی یەکەمی 2020ەوە دەستگیر کراوە و تا ئێستا دادگایی نەکراوە و ڕۆژی دادگاییکردنەکەشی دیاری نەکراوە. نێچیروان بەدیع چالاکوانی مەدەنی خەڵکی شیلاتزەیە لە 14 کانونی یەکەمی 2020ەوە دەستگیر کراوە تا ئێستا دادگایی نەکراوە و ڕۆژی دادگاییکردنەکەشی دیاری نەکراوە. ئەم پێنج زیندانیا پرۆسەی لێکۆڵینەوەیان ئەنجام درراوە بەبێ ئامادەیی پارێزەرەکانیان کە ئەمە پێشەلکاری گەورەی مافی مرۆڤە دژ بەو چالاکوانانە و ئێمە داوای بەڕێوەچوونی پرۆسەیەکی دادپەروەرانە پرۆسەیەکی دادگایی دادپەروەرانە بۆ پێنج چالاکوانە دەکەین و پێمان وایە دەبێت پارێزەرەکانیان پێش بەڕێوەچوونی پرۆسەی دادگاییکردن ئامادە بن لە کاتی لێکۆڵینەوەش ئامادە ببن و بتوان پەڕاوی لێکۆڵینەوەیان ببینن. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT نیگەرانین لە بارودۆخی ئەو پێنج زیندانیە لە ناو زینداندا بووە بەپێی گوتەی بەشێک لە زیندانیان ئەوان ئەشکەنجە دراون لە ناو زینداندا. یەکێکی تر لە چالاکوانانی بادینان کە لە 13 تشرین یەکەمی 2020ەوە دەستگیر کراوە دایکێکە دایکی 5 منداڵە بە ناوی بێریڤان ئەیوب حەسەن کە تاوەکو 1 ساڵ نەتوانرا پارێزەرەکەی بیبینێ. لە ئێستادا پارێزەرانی دۆسیەی زیندانی بادینان نوێنەرایەتی ئەم دۆسیە دەکەن لە ڕۆژی 28 مانگدا کە پرۆسەی دادگاییکردنی بێریڤان بەڕێوە دەچێت دەبێت ئەوان ببن بە نوێنەری تاوەکو ئێستا ئەو پارێزەرانە دۆسیەکەی بێریڤانیان نەبینیوە نازانن چی لە دۆسیەکەی بێریڤاندا هەیە. ئێمە وەکو تیمی کوردستانی عێراقی CPT داوای هەڵگرتنی تەواوی تۆمەتەکانی سەرزیندانیانی بادینان و دەست بەجێ ئازادکردنی هەموو ئەو ڕۆژنامەوان و چالاکوانانەی بادینان دەکەین کە لە 8 ئابی 2020ەوە تاوەکو 11 شوباتی 2021 دەستگیر کراون. سربەخۆیی دادگاکان و دادپەروەری دادوەران بنەمای سەرەکی بنیادنانی هەر کۆمەڵگەیەکی دیموکراسی خوازە. ڕێزگرتن لە ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری میدیایی ئەرکی حکوومەت و دەسەڵاتدارانە. ئێمە وەک تیمی کوردستانی عێراقی CPT هەروەکو چۆن لە ماوەی ڕابردوودا لەگەڵ کونسوڵخانەکان لەگەڵ باڵوێزخانەکان لەگەڵ هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر خەت بووین بۆ دۆسیەی زیندانیانی بادینان پێمان وایە ئەم بڕیارەی سەرۆکایەتی هەرێم نامان وەستێنێ و ئەمە بەمانای داخستنی دۆسیەی زیندانیانی بادینان نییە بەڵکو لە ئێستادا کۆمەڵێک ڕۆژنامەنووس و چالاکوانی تر لە زینداندان. ئێمە بەردەوام دەبین لە داکۆکیکردنی بۆ ئەو زیندانیانە داکۆکیکردن بۆ مافەکانی ئەو زیندانیانە لە هەمان کاتیشدا داوای هەڵگرتنی سەرجەم تۆمەتەکانی سەر شێروان شێروانی و گودار زێباری و هاریوان عیسا و شڤان سەعید و هەروەها ئاسکەرەم دەکەین. پێمان وایە شایانی قەرەبووکردنەوەن شایانی داوای لێبوردنکردنن و دەبێت بە خانەوادەکانیان شاد ببنەوە. لە ڕاستیدا دۆخی زیندانیەکان لە ئاسایشی گشتی هەولێردا زۆر خراپە. پارێزەرەکانیان ناتوانن بیان بینن کە ئەمە بۆ خۆی پێشەلکاری مافی مرۆڤە تاوەکو ماوەیەکی زۆر دادگایی ناکرێن. یعنی نەک هەر زیندانیانی بادینان زیندانی هەیە 5 ساڵە لە زیندانی ئاسایشی گشتی هەولێردا تاوەکو ئێستا دادگایی نەکراوە. پارێزەرەکانیان ناتوان بیان بینن خانەوادەکانیان ناتوان بیان بینن. بۆیە دۆخی زیندانیان لەناو ئاسایشی گشتیدا لەناو زیندانەکانی ئاسایشدا لە دۆخێکی خراپدایە و لە هەمان کاتدا شەڕێکی دەرونی بەرامبەریان بەڕێوە دەچێت لە ناو زینداندا داوای دانپێدانانی زۆرە ملایان لێ دەکەن پارێزەرەکانیان لە کاتی پرۆسەی لێکۆڵینەوەدا ئامادە نابن. ئەمانە هەمووی پێشەلکاری گەورەی مافی مرۆڤە دژ بۆ زیندانیانە. ئەوەی کە ئێمە لە بەردەستمانە لە مانگی 8 ساڵی 2020ەوە تاوەکو مانگی شوبات مانگی 2 ساڵی 2021 81 چالاکوان و ڕۆژنامەنووس لە دەڤەری بادینان دەستگیر کرا. بەشێکیان بەبێ بەڕێوەچوونی پرۆسەی دادگاییکردن ئازاد کران کە ژمارەیان 26 کەسە بەبێەوەی هیچ پرۆسەیەکی دادگاییکردن بۆیان بەڕێوە بچێ لە دوای ساڵێک بۆ ساڵێک و 2 مانگ لە دەستگیرکردنیان ئازاد کران. ئەوەی تر کە دەمێنێتەوە زیندانیانی بادینان 19 کەسیان حکم دران لە دوای ئەوەی بەشێکیان کاتەکان تەواو کرد لە زینداندا ئازاد کران و بەشێکی تریان تاوەکو ئێستا لە زینداندان.
6 زیندانی تاوەکو ئێستا پرۆسەی دادگاییکردنیان بۆ بەڕێوە نەچووە چاوەڕێی پرۆسەی دادگاییکردن دەکەن 4 زیندانی تر تاوەکو ئێستا لە زینداندان و حکم دراون لە پاڵ دۆسیەی زیندانیانی بادینان دۆسیەکی تر هەیە کە کۆمەڵێک چالاکوانی سیاسین لە ساڵی 2019ەوە لە دەڤەری بادینان دەستگیر کراون کەمە دەبێت بە 3 ساڵ و شتێک تاوەکو ئێستا پرۆسەی دادگاییکردن بۆ زیندانیانە بەڕێوە نەچووە هەمویان کەسایەتی سیاسین خەڵکی دەڤەری بادینانن بەشێکیان سەر بە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانیشن دەستگیر کراون بەبێ ئەوەی پرۆسەی دادگاییکردن بۆیان بەڕێوە بچێ تاوەکو 2 ساڵ خانەوادەکانیان نایانتوانی بیان بینن لە ساڵ یەکەمدا پەیوەندی تەلەفۆنیش لە بینیاندا نەبووە.